طبعا من هەز دەکەم بۆ ئەوەی ئێمە لە ژن تێبگەین پرسیارەکە لەسەر چێتی ژنە دەبێ فعلەن بە پێچەوانەی ئەوەی کە هەیە ئێمە لە جیاوازیەکان ڕامێنین و من پێم وایە تا بتوانین ئێمە لە جیاوازیەکان ڕامێنین و لەم جیاوازیەوە لە ژن تێبگەین من هەز دەکەم پەیوەندی ژن و پیا و دەبێتە پەیوەندیەک لە پەیوەندیەی یەکتر کۆنتۆڵکردن سێتەرکردنی یەکیان لەسەر ئەویان دەسەڵاتداریەتی یەکیان بەرامبەر ئەوی تریان دەگۆڕێ بۆ پەیوەندێکی ئازادانە کە هەردووکیان هەر یەکەیان وەک ئەوەی کە هەیە دەبێت وە ژن وەک ئەوەی کە ژنە لەگەڵ پیاوایە وە پیا وەک ئەوەی کە پیاوە لەگەڵ ژنایە پیاو دەبێت پیاو بێت و ژنیش دەبێت ژن بێت و ئەو کاتە کەوتنە پەیوەندی لەم پەیوەندی ئەوان دەتوانن ئازاد بن چونکە بەر لە هەموو شتێکەوان ئازادن لەگەڵ خۆیانە هەر یەکە خۆیەتی ئەوی تر پیاوەکە ژنەکە ناچار ناکا پیاو بێ ژنەکەش پیاوەکە ناچار ناکژن بێ ئەلێرەوە پەیوەندی ئازادانە لە نێوان ژن و پیاوە دروست دەبێت جا یەک خاڵی تریشەیە منەوە باز دەکەم بۆەوە وتمانەوەی مادەیە سروش لە نێوان مادە و ڕوحایە سروش لە نێوان مادە و ڕوحایە مادە دژی سروشتە مادە دەیەوێت یەک بێ لە دیالکتیکی مادە و تەبیعە مادە و سروش دیالکتیکێکە هەمیشە لەسەر ئیش دەکات لەسەر ئەوەی کە مادە دەیەوێت نەفی سروش بکات لە ناوخۆیە بۆچی چونکە مادە هەست دەکات سروش داتوە داگیری کردووە بۆچی چونکە سروش ئایدیەڵەکانی خۆی شێوەکانی خۆی دەخاتە ناو مادەوە نەفی دەکاتەوە کە نەفی دەکاتەوە فەرزان لەسەر تۆ تەختەیەکت هەیە دەکەی بە کورسی نەفی تەختەکە دەکەیت ناتوانانی بەم کورسیە بڵێ تەختە ئەمە کورسیە لێرە سروش ئەمای دیاڵانە هین دەکات نەفی مادە دەکات کە نەفی مادە دەکات مادە دەیەوێت لە ژێرم نەفیا دەرچێت کە دەیەوێت لە ژێرم نەفیا دەرچێت دەیەوێت جیاوازیەکان نەیە لە چووکە ئەو کاتە دەیەوێت ئایدیاڵان فڕێداتە دەرەوە ئەوەی سروشتیە فڕێداتە دەرەوەی خۆی بۆەوەی چی بکەوێتەوە حاڵەتی دۆخەکەی جارانی کە دۆخی یەکبوونە هەموو شتێکتیایە مەحو بێتەوە بچێتە ناو عەدەمەوە و لە ناو تاریکی خۆیان بزریکە بەڵام لە شوێنێکی ترەوە ڕۆح بە پێچەوانی ئەمەوە یاوەی کە پێ دەڵێن کە من ڕۆح بەکار دێنم بە معناەوەی لە فەلسفەی ئەڵمانیا هەیە بە مانا دینیەکەی بەکاری نایەنم ئەوەی کە هەر لە ناو فەلسفەی ئەڵمانی پێ دەڵێن عەقڵ ئەوەی کە هیگڵ ناوی دەنێ عەقڵ ئەوەی کان ناوی لێ دەنێ عەقڵ ئەوەی دیکارت ناوی دەنێ من نەکە مەفهومی زەینەوە لە ناو سەقافەی ئەنگلۆ سەکسۆنیا یەکسەر عەقڵ تەحەول دەکات بۆ زەین و بۆ مێشک ئەمانە لە ڕاستیە شتێکی دین لەبەرەوە من تۆزێ کە ڕۆح بەکاردێنم مەبەستم ئەم عەقڵەیە ڕۆح چی دەکات ڕۆح بە پێچەوانەی مادەوە جیاوازیەکان جیاوازی ینی پەیوەندی نێوان تەبیع ئەو ڕۆح پەیوەندیەکی هەماهەنگانەیە دۆستانەیە بەڵام پەیوەندی نێوان ڕۆح و مادە پەیوەندیەکی نەفیکەرانەیە و دژمنانەیە لەبەرەوە دایمە ڕۆح چی دەکات زەمینە خۆش دەکات بۆ ئەوەی جیاوازیەکان وەک ئەوەی کە هەن زیاتر بدۆشێنەوە لەبەرەوە کاتێک پەیوەندی ژن و پیا و دەبێتە پەیوەندیەکی ڕۆحی جیاوازیەکانیان زیاتر دەدرەوشێتەوە بەڵام کە دەبێتە پەیوەندی بازار و مادە ئیتر خەریکی نەفیکردنی یەکتر دەبن و لێرە هێز حکم دەکات لەو بینە و مڵک حکم دەکات و ئەوەی ئیتر هەموو شتێک ئەلێرەوە پەیوەندیەکە تەحدید دەکرێت پەیوەندی ئەوەی کە مڵکە ئەوەی کە مادەیە بەڵام لێرە کە پەیوەندیەکە بوو بە پەیوەندێکی ڕۆحی لەناو ئەم پەیوەندی ڕۆحیە و ڕۆحی ئەوان دەخوازێ لێیان هەر یەکەیان خۆی بێ یعنی هەر یەکەیان ئازاد بێ هەر یەکە ژن بێ پیا و پیا بێ و پرۆسەی یەکسانکردن ئەلێرە بە پرۆسەی کوشتنی ئازادی دەبیندێ پرۆسەی یەکسانکردن کاتێ دێتە پێشەوە کە ژن و پیا و مامەڵەی مڵک لەگەڵ یەکا دەکەن چونکە لە مڵکا یەکسانی هەیە و ئەوەی مادیەت ئێمە دەتوانین یەکسانی بکەینەوە لەناو ماددا ئێمە لەناو چەندیەتیا دەتوانین بیل یەکسانی بکەینەوە لەناو کەیفیەت و ئایدیاڵەکانە ناتوانین ئێمە بیل یەکسانی بکەین ناتوانین بڵین با ڕەنگی سوور لەگەڵ زەردا یەکسان بکەینەوە ڕەنگی سوور کیچی کەمتر نییە لە ڕەنگی زەرد و لێرە بەرز و نزمی نییە زیاتر و کەمتر نییە ئەوەی زیاتر و کەمتر دروست دەکات لە ناو مادایە ئەمە زیاترە فەرزەن ژمارە 27 زیاترە گەورەترە بڵندترە لە ژمارەیەک بەس ناتوانانی تۆ بڵێ سێ و تامی خۆشترە لە هەنجیر ناتوانانی بڵێ فلانە ڕنگ جوانترە لە فلانە ڕنگ ئەمانە هەر یەکە بوونی خۆی سەربەخۆی خۆی هەیە لێرە ژن لە کاتێکە کە جیاوازیەکان هێندن ژن کەمتر نییە لە کەم و ئەم مەفهومی کەم و زیادە کەمیە چەندیەتیە کاتێک پەیوەندیەکە ڕوحی دەبێت نامێنێ کاتێک پەیوەندیەکە مادی دەبێتەوە ئەو کاتە من گەورەترم لە تۆ گەورەتری من لە من بچووکترم لە تۆ اینجا با یەکسان ببینەوە ئەم مەفهومە دروست دەبێت لەبەرەوە تەسەوری مۆدێرنە بۆ ژن تەسەورێکی مادیە و لەوێشەوە چەمکی یەکسانی دەبێتە جەوهەری ئەم کێشەیە کە لە کاتێکە بە یەکسانکردنەوەی ژن بە
لەگەڵ پیاوە ئاسان ئەوەندە بە کۆیلەکردنی ژنی تایە کۆیلەکردنێکی شاراوە چونکە ژن ناچارە یەکسان بێتەوە بە پیا و بەچی بەوەی کە شتەکانی پیاوی هەبێ ینی ببێتە ژنێکی پیاوانە بە کورتی و مختصری بەڵام لە کاتێککە ئەم ڕوحا زیندوو دەبێتەوە لە نێوان ژن و پیاوە ئیتر ژن دایمە هەمیشە هەڵدەدا ژن بێ پیاوی شەڵ دەدا پیاو بێ و لێرەوە پەیوەندێکی ئازادانە لە نێوان ژن و پیاوە دروست دەبێ و من پێم وایە بۆ ئەوەی ئێمە لە ژن تێبگەین و ژن بوونی ژنانەی ژن ئەو کاتە دەردەکەوێ کە ڕوحی ژن لە ناوبوونیە حازر دەبێ و ئەو کاتە ژنیەتی ژن حازرە کە ئەم ژنە ڕوحیانە عقلیانە سەیری دنیا دەکا و ئامانجێکی عقلی لە ژیانی هەیە ئەو ئامانجێکی ڕۆحی لە ژیانی هەیە ئامانجێکی مادینیە بە هەمان شەوە پیاوەکەش پێشوە بە وردی وابزانم ئەوەندەی پێم کرابێت جیاوازی نێوانەوە سیستەمی ئاکار و سیستەمی کارم کردم هەر فعلەنەوەی کە لێرە هەیە چونکە سیستەمی کار کە دەبێتە سیستەمێکی کۆمەڵایەتی هەموو پەیوەندیەکان دیاری دەکات فەرزەن بوونی ژن لەناو سیستەمی کارە لەناو کۆمەلگای پیشەیە جیاوازە لە بوونی ژن لە ناو سیستەمی ئاکارە وە لە ناو کۆمەلگای ئاکاریە حتمما لێرەوە ژن لە ناو کۆمارە معنایەکی هەیە بەهایەکی هەیە لە کۆمەلگای مۆدێرنیشە بەهایەکی تری هەیە بەهای ژن لە ناو کۆمارە لەبەرەوەی کۆمار پێشتر من باسم کرد کە پەیوەندیەکانی نێوان کۆمار پەیمانی کۆمار پەیمانێکی ئاکاریە پەیمانێکی سیاسی و پەیمانێکی پیشەیی نییە کە پەیمانێکی پیشەییش نەبوو کەواتە ژن لە ناو زەمینەیەکایە لە ناو فەزایەکایە دەردەکەوێ کە فەزاکە پیشەیی نییە کارگەکان نین فەزا ئەخلاقیەکەیە فەزا ئاکاریەکەیە لە ناو ئەم فەزا ئاکاریە ژن شتێکە جۆرێک لە حزوری هەیە ینی لە پەیوەندی ئاکاریەکانە پیا و ژنیش حزوریان جیاوازە لەگەڵ یەکە لەگەڵەوەی کە لە مەعمەلێکا بن و لێرەوە ئەم پەیوەندیە کە جیاوازە حتمما ڕۆڵی ژن لە ناو کۆمار و پەیوەندی ژن لەگەڵ پیاو لە ناو کۆمارە یا پەیوەندی پیاو لەگەڵ ژن و پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەمانە هەمووی گۆڕانیان بەسەرادێ و ئێمە ناتوانین بۆ پەیوەندیە ئامێریە میکانیکیە کە لە ئەوروپا لە نێوان ژن و پیاوە هەیە ئێمە بتوانین ئەمە لێک بدەینەوە کە لە کۆمار ڕوودەدا و مۆزوعی کۆمار یەک هێنیتایە ئەویشەوەیە ئێمە بەڕاستی ئەو دیکۆمنتانەی کە من لەبارەی ژنەوە لە کۆمار بینی و من کۆمەڵی دیکۆمنتی کەمە تۆ دەبێت لە ڕێگەی ئامانەوە بتوانانی فعلەن بچیتە ناو ژیانی ئەو کاتی کۆمار بەڵام ئەم دیکۆمنتانە لەگەڵەوەشا کەمن بەڵام چیمان پیشان دەدەن ڕووداوێکمان پیشان دەدەن کە ڕووداوەکان وامان پێ دەڵێکان پەیوەندیەکی ئاکاریە پەیوەندیەکی پیشەیی نییە وام پەیوەندیەکی ڕۆحیە پەیوەندیەکی مادی نییە و من بۆ ئەوەی فعلەن ئەمە دیاری کەم لە ناو کۆمارە دەبێت ژن لە کۆمەڵە شوێنی کۆمارە شوێنی جارجیای کۆمارە دەرکەوتووە دەبێت لەبارەیەوە قسە بکەین یانی مۆدرنیزم دایمن بڕوابوونە بەوەی کە ئێمە سیستەمی ئاکار بخێنە ژێر حکمی سیستەمی کار وەکو مارکس دەڵێ بنیادی ژێربەنا سەربەنا تەحدیدکە بنیادی ژێرەکی بنیادی سەرەوە تەحدیدکە لای ئەو بنیادی سەرەوە ئاکار شتێکی عەرەزیە ینی لاوەکیە بۆچی چونکە اقتصاد تەحدید دەکا من و تۆ چۆن بین لەگەڵ یەک پارە عیلاقی من و تۆ تەحدید دەکا پارە تەحدید دەکا من تۆ چاک بین لەگەڵ یەک یا خراپ بین بەرهەم تەحدید دەکا من تۆ چاک بین لەگەڵ یەک یا خراپ ئەمە وای کردووە لای مارکس کێشەی مڵک وای کردووە من و تۆ خراپین لەگەڵ یەک بەڵام لێرە تەمان ئەو کاتە ئەو دێ لێرەوە چارەسەری دەکات دەڵێ ئەگەر ئەمە چارە دەبێت ئەمە ڕێکخەمەوە لەگەڵ ئەوە بۆ ئەوەی چی بێ بۆی دنیا چاک بێت و لێرەوە ئەم تەسەورە کە مارکس تەواو ینی فعلەن ئەم تەسەورە مۆدێرنە هێن دەکات ئەمە لێرە ئیتر تۆ پێویستت بەوەیە تەبیعەت لەناو زمان لەناو پەیوەندیە ئاکاریەکانی نێوان ژن و پیاو لەناو خێزان تەبیعەت فڕێ دێتە دەرێ و جیاوازیەکان نەهێڵی لێرەوە مۆزوعی یەکسانی دێتە پێشەوە جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی دروست دەبێ حتمما ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە دواتر کە ئەم مۆدرنیزم و مۆدێرنە بە خۆی و هەموو شتەکانیەوە خۆی دەکا بەناو کۆمارە و خۆی دەکا بەناو کوردستانە کوردستان مامەڵەیەک دەکا لەگەڵ ئەمە تەمان هەر میلەتێک مامەڵەیەکی جیاواز دەکا من پێم وایە کورد لە هەموو میلەتەکانی تری دنیا زیاتر دەچێ بەدەم بە مۆدێرنکردنی ژیانی خۆیەوە
ینی فەرەزەن گۆڕینی حجرە بۆ مەکتەب مەلاکان ئەم بانگێشتە دەکەن ژن بچێتە مەکتەب و مەوزوعی خوێندنی ژن لە لای کورد لە لای مەلاکان دەبێتە وەکو فەرزێکی دینی لێدێ دەبێت کەس بچێتە بەرخوێندن و مەلای گەورەوە لە کۆیە هەیە و لە سەردەمی قازیشە ئەمە حەد بە شکلێکی زۆر ئاسایی و عایلەکان خۆیان کە ئەم شتە دەبێت عایلەکان خۆیان هەوڵدەدەن منداڵەکانیان کچەکان بچنە مەکتەب لەگەڵ وەکو کوڕەکان بخوێنن و بەڵام ئەمە پرۆسەی بە مۆدێرنکردنە ئەمەی لاقی بە مۆدێرنیزمەوە نییە ئەمە ینی ئەوەندەیە کە من وەسایلەکانی ژیان لە وەسایلی کۆنەوە دەگۆڕم بە وەسایلی تازە شێوازەکانی فەرەزەن خوێندن لە شێوازی تەقلیدی و حجرەوە دەگۆڕم بۆ شێوازێکی نوێ و ژووری دانیشتنەکە کە حجرەیەکە کۆمەڵە دادەنیشن بەینەوە دەگۆڕم بۆ قاعایە کۆمەلە کورسی تیا دادەنێم و ئەمانە هەموو دەگۆڕم ئەمە پرۆسی بە مۆدێرنکردنە هیچ میلەتێک بەقەدەر کورد نەچوە بەدەمیەوە بەڵام ئەوەی کە مۆدێرنیزم کە عیبارەتە لەو ئایدۆلۆژیایی و لەو کولتورە کۆمەڵایەتیەی کە مربوط بە پیشەسازیەوە هاتووەتە ئاراوە کورد ئەمە نەفی دەکاتەوە بۆچی ئەمە وەرناگرێ ینی کورد مۆدێرنیزم وەرناگرێ بەڵام پرۆسی بە مۆدێرنکردن بەشداری تیا دەکا و بەشداریکی فعالی تیا دەکا لە کاتێکە ڕێگەیان لێگرتووە بوونەتە بەربەست لە بەردەمیا ئەو ئیشی خۆی دەکا لە شاخ مەکتەبی مۆدێرن هەیە ئەو پێشمەرگەیە لە شاخە خەریکی خوێندنە مەکتەب لەوێ قوتابخانە هەیە ئەوە لێرە ئێوە لە وەکوایە ئێوە لە شاخن لێرە مەکتەبتان هەیەەوە وەوە سەرقاڵن بە خوێندنی خۆتانەوە و منداڵەکانتان دەنێت نەخوێندن ئەم خوێندن هەر خوێندن و فێربوون لای کورد شتێکی پیرۆزە مقدسە و معنایەکی جیاوازی هەیە و فێربوون و زانین و علم دەکەوێتە ناو ئاکارەوە ناکەوێتە ناو مهێنە و پیشەوە و لێرەشەوەی منداڵ دەنێنرا بۆ خوێندن بۆەوە نەنێنراکە بێتە وەستا و مهندس و ئەمە ئەسلی مەوزوع ئەمە نەبوو ئەسلی مەوزوع ئەوە بوو کە خوێندن مهنە نییە خوێندن جۆرێکە لە وعی جۆرێکە لە وشیاری ئەمە تۆ وشیار دەکاتەوە بە ژیان وشیارە دەکاتەوە بە دەوروبەرت نەکە ئەمە فعلەن هەر مهارەتەکەیە تاوان لێرەوە من هەست دەکەم کورد بە شێوەیەکی زۆر تند مۆدێرنیزم ڕەت دەکاتەوە بەڵام پرۆسی بە مۆدێرنکردن بە شێوەیەکی زۆر تند وەردەگرێ لێرەشەوە ئێمە دەتوانین لەبارەی کۆمار و خەڵکی کۆمار و مامەڵەی لەگەڵ چ مۆدێرنیزم وەکو کولتور و نەریتێکی کە مربوط بەینەوە دامەزراوە مربوط بە مامەلەکانەوە لەگەڵ پرۆسی بە مۆدێرنکردن کە تازەکردنەوەی ئامێرەکان و ژیانە دیاری بکەین